دەیەوێت لە ئێسکی دایکی خشل و جوانکاری دروست بکات. هەواڵێک جارێکی تر بوویەوە هۆی دروستکردنی هەڵای ڕاگەیاندن کە لە ڕێگەی بەرنمەیەکی ڕاستی تەلەڤیزیۆنیەوە خێزانی کارداشیان دروستیان کردووە، بە تایبەتی کیم کارداشیان لە پاشەوەی وتی کە دەیەوێت لە ئێسکی دایکی خشل و جوانکاری دروست بکات. دایکی ئەم هەواڵەی بڵاو کردەوە لە ڕێگەی بەرنامەی تەلەڤیزیۆنی کارداشیانەوە بە جۆرێک بە هەوادارانی وت کەوا کیم کارداشیان داوای لە پزیشکی تایبەتی ئێسکی دایکی کردووە ئێسک و پرووسکی دایکی بپارێزێ. کاتێک دایکی بۆ نەشتەرگەری گۆڕینی جومگا چوو بۆ لای ئەو پزیشکە لەبەرەوەی کیم دەیەوێت لەو ئێسکەی دایکی هەندێک خشل و بابەتی جوانکاری دروست بکات. لە کاتی کردنەوەی یەکێک لە پرۆژەکانیدا دەیکات بە خۆیەوە. ئەم هەواڵە هەردوو خوشکەکەی کیم و هەوادارانی ئەو خێزانی تووشی سەرسوڕمان کرد. شتێکی نامۆ نییە کە بەردەوام ئەم خێزانە شتی سەیر و سەمەرەیان لێوە دەبیسرێت. بە جۆرێک دایکی کیم کارداشیان کە ناوی کریسە داوای کردووە لە دوای مردنی لاشەی بسووتێنن. لا خۆڵە مێشەکەشی خشل و کەلوپەلی جوانکاری لێ دروست بکەن. ئەم بیرۆکەی کیم کارداشیان چۆنە بەلاتانەوە؟